بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی کاراسانی بۆیان لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە زیاتر لە 160 کارگەکان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی داخستن و شکست بوونەتەوە. سەرەڕای بوونی قەیرانی دارایی، بەڵام حکوومەت کاری نەکردووە بۆ کەمکردنەوەی پارەی کارەبا و کەمکردنەوەی باج و ڕسومات لەسەر کارگە بچووک و مامناوەندەکان. ئێمە دوو دەواازەی سەرشیمان هەیە لە بینی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران کە باسەکرێت لە بۆ عێراق ئێران 5 ملیار دۆلاری کاڵای ناردۆ بۆ عێراق کە بەشێکی ئەتوانەوە زیایی زیاترین بەرهەم کاتۆ لە هەرێمی لە شاری سلێمانی و داغ بۆ تەمان بەشێکی بۆ کوردستان بۆ بەشێکی تر چۆ بە خوار و عێراق. بەس ئێمە لەوە گرنگتر ئەوەیە کە ئێمە چۆن توانی بێتمان بەرهەمەکانی خۆمانی شاری سلێمانی چۆن بگەین لە شارەکانی خوار و عێراقەوە بۆ دەرەوەی عێراقیش. سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی ڕای دەگەیەنێت پێویستە قەبارەی بازرگانی بۆ ناوخۆیی هەرێم کەم بکرێتەوە و قەبارەی بەرهەمە نێوخۆیەکان زیاتر بکرێت تا زیاتر جوڵەی بازرگانی و هەلی کار و بوژانەوەی بازار دروست بێت. ساڵی 2020 قەبارەی بەرهەمی ناوخۆیی لە سنووری پارێزگای سلێمانی کە ڕەوانەی پارێزگاکانی عێراق کراوە 3 ملیار دۆلار بووە. پرۆژە سنایەکات کە دەرێمی کوردستان بەڕاستی دیارە ئەمە یانی ئەوانەمان بەنووسرا و بە ئەو قسانەمان کردووە کەەوە بەڕاستی چیشەی کارەبا کێشایەکی قورسە پیشەسازێکی زۆر شەکوای لێ دەکەن و ئیشی لەسەر دەکرێت هیواداری وەزارەتی کارەبا ئاوڕەتی لەو مەوزوعە بدات چووکو بەڕاستی کێشێکی قورسە بۆ خەڵکەکە و هەروەها کێشەی ڕووکردن لە شارەکانی دیکە دیارە حکوومەتی عێراق تۆزێت تەسهیلاتی کردووە بۆ ئەو پیشەسازانە کە دەکرێتن چ لە نرخی کارەبابی چ لە گازبی شتەکانی دیکەبی بۆیە بەشی واکداری لە کوردستانیش مراجعەی ئەو سیستەم و یاسانە بکەن بە شێوەیەکی گونجاو نەبی لە عێراق بەرکو زیاتر بی لەو دەرفەتانە کە بتانین خزمەتی پیشەسازی خۆمان بکەین. بۆ زیاتر برەودان بە پەیوەندیە بازرگانیەکانی هەرێم و پارێزگاکانی عێراق بۆ یەکەم جار کۆبوونەوەیەکی بەرفراوان بە بەشداری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازیەکانی هەرێم و شارەکانی عێراق کۆنفرانسێک ساز کرا. لە کۆنفرانسەکەدا 50 خرایە سەر ئەو گرفتە بازرگانی و پیشەسازیانەی لە نێوان هەرێم و بەغداددا هەیە. کێشەی کارگەکان و بازرگانان دۆزینەوەی ڕێگەچارەیەکە تا بتوانن حکوومەت بە مەرجەکانیان ڕازی بکەن تا هاوکاریان بکرێت بۆ زیاترکردنی قەبارەی بەرهەمی ناوخۆی و بازرگانی.